پاش 2 هەفتە لە دەستگیرکردنی لە ماڵەکەی خۆیدا لە شاری هەولێر لەلایەن هێزێکی ئەمنیەوە تا ئێستا ڕۆژنامەنووس شێروان شێروانی بێسەر و شوێنە و هەوڵە بەردەوامەکانی کەسوکار و پارێزەرەکەی بۆ بینینی بێئەنجام بووە. بۆ دیاریکردنی چارەنووسی ئەو ڕۆژنامەنووسە دە پەرلەمانتار کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و ئەندامێکی فراکسیۆنەکەشان لە ناودایە یاداشتێکە ناڕاستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە. تێدا داوا دەکەن بەپی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری ساڵی 2007 مامەڵە لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسە بکرێت. بۆ پێی شێروان شێروانی سەرنووسەری گۆڤاری باشوور بووە. تەنیا پاش 3 ڕۆژ لە دەستگیرکردنی شێروان شێروانی دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردانی و دەوڵەتیەکان لە حکومەتی هەرێمی کوردستان ئەو ڕۆژنامەنووسەی تۆمەتبار کردبەوەی کە یارمەتی دارایی لە سەرچاوی دەرەکی وەرگرتووە بۆ دروستکردنی ئاڵۆزی و پشێوی و ناشرینکردن و گوتنی قسەی نەشیاو بە بەرپرسان و کەسانی خاوەن پێگەی کۆمەڵایەتی هەروەها بەلا ڕێدابردنی ناڕەزایەتی و خۆپیشاندانەکان. دە پەرلەمانتارەکە لەگەڵ داوای ڕێخستنی سەردانی شێروان شێروانی بۆ پەرلەمانتاران و کەسوکار و پارێزەرەکەی هاوکات داوای ڕوونکردنەوە لەبارەی ئەو تۆمەتانەی دیندار زێباریەوە دەکەن. پارێزەرەکەشی دەڵێت لە کاتی وەرگرتنی وتەی شێروان شێروانی ئەوان لەوێ نەبوون کە لە ڕووی یاساییەوە دەبێت پارێزەرەکەی ئامادە بێت سەرسوڕمانی خۆشی نیشان دەدات لەوەی کە ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتەکانی حکومەتی هەرێم باسی لەوە کردووە شێروان شێروانی دانی بە ئەنجامدانی ئەو تۆمەتانە داناوە. خۆی ئەگەر ئەو گرتە ڤیدیۆی باسی دەکەنەوەوانە تا ئێستا کە لە کاتی وەرگرتنی وتەکانی پارێزەرەکەی ئامادە نەبووە بە هیچ شێوەیەکەمە لە کاتی وەرگرتنی وتەکانی ئامادە نەبووینە و نازانین چۆن ئەو بازەوە دەکات دەرێ احترافی کردووە یعنی بە مدەی 4 ڕۆژ احترافکردن ئێمە ئەگەر بین سەرنجتان بۆ شتێکی ڕابکێشم ئێمە کیسێکمان هەبوو کە منداڵێکی 7 ساڵان 1 ساڵ نەیانتوانی احترافی بکەن باشە چۆن بە 4 ڕۆژی احترافەکی وا سەریحتان بە کەسێکی بڵاو کردوێتەوە دوای پێشی حەدەس کەوتونە پێشی دادگا کەوتونە هەتا ئێستا کە دادگای لێکۆڵینەوە دەبی هەموو ئەدلەکان کۆکاتەوە حالەی دادگای مختص بکات دادگای مختص بێتن چارەنووسێک لای کات و ئایا ئەوە چێ نییە بەڵام تو هاتی مادەیەک لەسەر فەرز کردووە ئەوە خۆی پێچوانەی یاسایە. ڕووگەش عیزەدین هاوسەری ڕۆژنامەنووس شێروان شێروانی لا دەستەی مافی مرۆڤی هەرێم سکاڵای لە سەر بێسەر و شوێنکردنی هاوسەرەکەی تۆمار کرد. ئەو دەڵێت ئاسایشی هەولێر و دوهۆکیش دەڵێن هاوسەرەکەی لەلای ئەوان نییە. هەروەها هەوڵەکانی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کونسوڵخانەکانیش بۆ بینینی شێروان شێروانی تا ئێستا بێئەنجام بوون. لەبەردەم دەستەی سەربەخۆیی مافی مرۆڤ هاتوومە سکاڵا تۆمار بکەم بۆ کەیسەکەی هاوسەرەکەم شێروان شێروانی کە تاکو ئێستا شوێنی دیار نییە و چارەنووسی دیار نییە و شوێن بزرە و ئەوانش پاڵپشتی منیان کرد بەوەی کە بە دوواداچوون بۆ کەیسەکەکەن و منیش ئەمەوێ ینی پێتان بڵم کە شێروان کەسێکە نە تیرۆریستە نە عەسابەیە نە مافی کەسی خواردووە نە پێشەلکاری بەرامبەر تاکانی کۆمەڵگاکەی کردووە. ئێوارەی حەوتی ئەم مانگە هێزێکی ئەمنی لە شاری هەولێر ڕۆژنامەنووس شێروان شێروانیان دەستگیر کرد با پێچەوانی ڕێکارە یاساییەکانیشەوە تا ئێستا نەک ڕێگە بە کەسوکار و هاوسەرەکەی نەدراوە کە بیبینن بەڵکو دەستگامنەکان دەستیان پێ دەکەن و پێیان ناڵێن لە چ شوێنێکە. ئێمە تا ئێستا نازانین لەکوێیە بۆ لەو زۆر ینی هەوڵم داوە مەسەلەن